پێشەبەڕچەیەکی هەڵاتن بە مەودای 5 کیلومتر لە پارکی ڕاکریکی واشنگتنی پایتەخت بەڕێوەچوو کە مەبەستی کۆکردنەوەی پوڵ بۆ دابینکردنی خواردەمەنی بۆ کەسانی برسی بوو. بەشێک لەو پارەیە بۆ کۆمەڵی نێو ڤیرجینیا و مێریلاند خەرج دەکرێت. هەڵبەت داهاتەکە نەک هەرتەنیا بۆ گەنجانی موسڵمان بەڵکو بۆ هەر کەسێکە کە پێویستی پێی هەبێت. ئێمە دەمانەوێت لە پێشدا بۆ دراوسەکانی خۆمانی دابین بکەین. ئێمە دەمانەوێت لە پێشدا خزمەت بە کۆمەڵگەی خۆجێی خۆمان بکەین و کاریگەری لەسەر ئەمریکا هەبێت. ناوبراو دەڵێت هێندێک لە میدیا و سیاسەتوانان دیمەنێکی ناشیا و لە موسڵمانانی گەنج نیشان دەدەن. هەر بۆیە دەڵێت یارمەتی دارایی گروپەکە بەو مانایەیە نیشان بدات گەنجانی موسڵمان دەتوانن و دەیانەوێت ئەندامێکی بەبەرهەمی کۆمەڵ بن. ئێمە ئەو کارە لە ئەمریکا ئەنجام دەدەین کە بە هەڤاڵانی ئەمریکاییمان بڵین کە ئاینی ئێمە سەبارەت بە توندڕەوی نییە بەڵکو یارمەتیدانی مرۆڤایەتیە. سەبارەت بە خزمەتکردن بە خەڵک هەروەها ئەوەش ڕاز نییە کە ئیسلام یان هەموو موسڵمانێک خراپە. ناوەندێکی دیکەی خێرخوازی کە لەو بۆنەیە یارمەتی پێدەگات ناسراو بە Humanity First USA و بۆ کاری نێونەتەوەیش لە ژنان کەڵک وەردەگرێ و پەرستار و دوکتور بۆ وڵاتانی ئەفریقی دەنێرێت وەک نۆدرات ساڵیک دەڵێت. ئێمە ناوەندەکانی بەرگدرون بۆ وێنە لە هەندێک وڵاتی ئافریقایی دادەمەزرێنین. ئێمە هەوڵ دەدەین شارەزایان بکەین کە بتوانن یارمەتی بە بنەماڵەکانیان بکەن ئەگەر پێویست بێت. ئەنجومەنی گەنجانی موسڵمانی ئەحمەدیە گروپێکە کە لە هەفتا بە شپێک دێت و زیاتر لە 4,000 ئەندامی لە سەرانسەری ئەمریکادا هەیە و کاری مرۆڤایەتی لە گەلێک شاری گەوری ئەمریکا وەک فلادلفیا، نیویۆرک و هیوستن و لۆس ئانجلس ئەنجام دەدات کە لەوە تا ساڵی 2012ەوە $250,000 کۆکردوێتەوە. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.